يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زور بريس تێگڕای مرۆڤایەتی لە ڕۆژی قیامەتدا دابەش دەبن بۆ دوو بەش. هەموو ئەو مرۆڤایەتی لەسەر زەویدا لە ئادەمەوە تا کۆتا مرۆڤ هەیە لە ڕۆژی قیامەتە لەم دوو بەشە بەدەر نییە. لە سوورەتی الانفطار ئاەتی 13 خوای پەروەردگار دەفەرمێ: إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم. هەموو ئەو خەڵکە جیا دەکرێنەوە بۆ دوو بەش. ئەوانەی کە ئەبرارن، کەسانێکی چاکەکار، دڵسۆز لە بینی خۆیان و خوای پەروەردگاردا بەجێهێنانی فەرزەکانیان لە دنیادا تەرک نەکردەوە بە پێی توانە. کەسانێکی چاکەکار بوون لەگەڵ بەندەکانی خوای پەروەردگاردا. ئەو کەسانە شوێنیان لەفی نەعیم، لە ناو خۆشگوزەرانی و ناز و نیعمەتی بەهەشتدان. بەشی دووەم سەرجەم مرۆڤەکانی تر دەگرێتەوە: وئین الفجار لەفی جەحیم. ئەوانەی فاجر بوون، ئەوانەی کەوا تاوانکار بوون، خوای خۆیان بە حەق نەناسی لە مولحید و مشریکەکان، هەروەها ئازاری خەڵکیان دەدا، بەردی خڕی ناو کۆمەڵگا بوون و دەرد و ناڕەحەتی و ئازار بوون. لەفی جەحیم، ئەوانە جێگایان ناڕەحەتی و ناو جەهەنەمە. إمام ابن القيم رحمة خوالي بدا فرمي: لا تحسب أن الآية مقصورة على نعم الآخرة وجحيمها. واتي نقي أي إيمان دارك القرآن دخواني أم نعيم جحيم تنهاب ودنيا به، تنهاب وقيامت به. وابزاني شاككار وأبراركان بس باسي بهشتي قيامتيان بو هيا، خراپەکار لەبارەکانیش بەس باسی دۆزەخی قیامەتیان بۆ هەیە. دەفەرمێ واتێ نەگەی کە قورئانت خوێندەوە. ئەمە قسەی ئیمام ابن القەیمە. وهل نعیم إلا نعیم القلب. ئایا هیچ خۆشیەک هەیە لە خۆشی دڵ بەهێزتر بێ؟ واتە ئەو کەسانەی کەوا چاکەکارن، ئەو کەسانی بینی خۆیان و خۆیان چاک کردووە، ئەو کەسانی بینی خۆیان و خەڵکیان باشە، هەر لەم دنیادا لە بەهەشتان، ئەمجا لە گۆڕیشا لە باخێک لە باخەکانی بەهەشتان، ئەمجا سەرنجامی قیامەتیشیان بەهەشتی کۆتاییە. چونکە لە دنیادا تۆ دڵت لە بەهەشتایە، بەخوا ئەو کاتێک کە چاکەکاری کە عیبادەتێک دەکەی کە چاکە لەگەڵ بەندەیەکی خوا دەکەی، دڵت لە بەهەشتایە، ویژدانت لە بەهەشتایە، ڕوحت ئاسوودەیە. کە ڕوح و ویژدان ئاسوودە بوو، دڵنیا بە جەستەشت لە خۆشیدایە، پاروێک نانی وشک خۆی چێژی لە دەبینی، هەر لە بەهەشتای لە دنیادا. بەڵام ئەو کەسانی کەوا لە خوا دوورن، ئەو کەسانی پشتیان بە غەیری خوا قایمە، ئەو کەسانی کەوا زبرن لەناو کۆمەڵگادا دڕکن، ئەو کەسانە پێش قیامەت، پێش قەبرەکە، هەر لە دنیادا دڵیان لە عەزابدایە. هەر کاتێ غەدر لە یەکێک کردبێت، دڵنیا بە پێش ئەو مەغدورە تۆ دڵت لە عەزابدایە، ویژدانت لە ئازاردایە. جا چه عەزابێک لە عەزابی دڵ ناڕەحەتترە. وانەزانی ئەمزاڵ مستەمکار و گەندەڵ و دزانەی لە وڵاتەدا هەن لە خۆشیدان، کوڕە نەچی بەخیلیان پێبەری، ئەوانە ویژدانیان نائارامە، ئەوانە یەک ڕۆژ ئیسراحەت بە دڵ و دەرونیان دانایە. ئەی قوربە سەریان بۆ ناو گۆڕەکە و مەیدانی مەحشەر و جەحیمی کۆتایی. بۆیە ئەم قیامەتە لەسەر عەدلی پەروەردگار و فەزلی پەروەردگارە. هەر ئەو دوو پۆلەی کە لە سوورەتی الانفطار ئاەتی 13 باسی کرد، بەرهەمی ئەم کارانەی دنیای ئێمەیە. لە دنیادا هەموو ئەو خەڵکی کە تۆ دەیبینی، بەڕێزت سەیری خۆت کە بزانە لە کامیانی خوای لە یەکەممان حساب بکەی. دوو جۆر مرۆڤ هەیە، هەیانە وەکو گوڵ، هەیانە وەکو دڕک. گوڵ چۆنە؟ سیفاتی گوڵ چۆنە؟ سیفاتی گوڵ نەرم، بۆن خۆش، ڕوو خۆش، سوود بەخش. هەر گوڵ کە سەیری دەکەی دڵت خۆش دەبێ. ئەو بۆنە خۆشەی،
ئەمجا عەتری لێ وەردەگیرێ گوڵاوی لێ دروست دەکرێ بۆ دەرمان بەکاردەهێنرێ بۆ جوانکاری بەکاردەهێنرێ هەموو بەرەکەتە گوڵ دەدرێ بە هەدیە بۆ دڵخۆشکردنی یەکتر لەسەر دڵ و چاواندا دەندرێ واللهی کەسانێک هەن وەکو جەنابتان ئەلحەمدولیلا ئاوا سیفەت گوڵن گوڵی ناو کۆمەڵگان ئینسانێکی نەرمونیان بەڕێز و بە حرمەت ڕوو خۆش قسە خۆش زمان شیرین هەموو لەشی سوود بەخشیە هەر گوڵاو دەڕێژێ بەسەر خەڵکا بۆنی خۆش دەڕێژێ بەسەر خەڵکا لە هەر شوێنێکا بێت جێپەنجەی دەستی دیارە ئەمانە گوڵەکانی ناو کۆمەڵگان لەم دنیادا گوڵ بە دڵنیابە لە گوڵستانی دنیادا دەژی دڵنیابە گوڵستانی قیامەت کە بەهەشتی نەبڕاوەیە جێگاتە ئەی دڕک چۆنە دڕک یعنی زبر ئازار بەخش بێخێر واللهی ئینسانی وا هەیە ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابان خوایە خۆت لەوانە بمان پارێزی بەخوا ئینسانێکی زبر ڕوو گرشت تاڵ قسە ناڕەحەت دڵبریندارکەر ئازار بەخش لە هەر شوێنێکا بێ ئازارێک بڵاو دەکاتەوە ئەو کەسانی کە وەکو دڕگوان هیچ خێرێکیان نییە ئەدێ بەڕێزان دڕک و داڵ جێگەی چییە ئەبێ کۆیکەیتەوە بیسووتێنی هەر ئەم دڕکانە دەبێت لە قیامەتە بە عەدلی خوای پەروەردگار لە دۆزەخا بسووتێن ئەمانە دڕک بوون لە دنیادا بۆیە خۆشەویستم هەمیشە گوڵ بە دڕک مەبە ئەمڕۆ هەموو خەڵکی هاوارەتی بەخوا چاکەکەم بووە خراپەکارەکە زۆر بووە کاکە بە گوڵێک بەهار نایەت بەڵام نا دەتۆ ناو گوڵی ناو ئەو دڕکستانە بە ناڵی دەوروبەرم خراپە ناڵی ئەو لە شوێنەی لێی دەژیم بێدینی زۆر بووە ملحیدی زۆر بووە مشریک زۆر بووە دەتۆ گوڵی تەوحید و لا ئیلاهە ئیلا الله بە دەتۆ گوڵە جوانەکەی ئیسلام با وەکو گوڵ بۆنی خۆشت بەسەر خەڵکا بڕوە با بڕوە خۆشت جوانەکە لە ناو ماڵ و مناڵەکەی خۆتەوە تا بازاڕ و دوکانەکەت بۆن عەترەکەت بڕوە بەسەر خەڵکا دە گوڵ بە با گوڵستانی بەهەشت جێگات بێ بەڵام نەچی دڕک بی با تۆ تاقە گوڵێک بی بەهارت پێ نایە بەڵام هەر گوڵی ئەو هەموو دڕکە زەرەر لە تۆ نادەن ئەچینە خزمەت فەرمودەیەک کە لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرمودەی 1452 هاتووە ئەم ڕیوایەتەی لە صحیحی مسلمە بە ژمارە فەرمودەی 1865 هاتووە حەدیثێکی متفق عەلەیهە ئەبی سعید خودری هاوڵی پایەبەرز دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئەبی سعید خودری بێ دەفەرمێ لە خزمەت پێغەمبەرە بووین صلی الله عليه وسلم أن أعرابيا سأل رسول الله صلى الله عليه وسلم عن الهجرة پیاوێکی عربی واتە لە لادێوە لە دەشتەوە هاتبوو هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم شارە جوانەکەی مەدینەی بینی خزمەتی ڕوخساری ڕسول الله بینی صلی الله عليه وسلم ئەو سەحابە ئازیزانەی مهاجیر و ئەنساری بینی هەر کە لە مزگەوتی مەدینەدا نوێژی دەکرد لە مزگەوتەکەی ڕسول اللهدا صلی الله عليه وسلم هەستی دەکرد لە بەهەشتایە بۆیە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخوا دڵم لە شوێنی خۆم هەڵکەندرا لەو دەشت و بیابانە دێم یەکسە بڕۆمەوە ماڵ و مناڵ دێنم و لادێ بەجێ دێڵم و ماڵم بار دەکەم بۆ شار ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوا لێبێ لە شەرحی صحیحی مسلمە دەفەرمێ مەبەستی ئەوە نەبوو لە دارولکوفرەوە هیجرەت بکا بۆ دارولئیسلام هەر دارولئیسلام بوو شوێنەکەی هەر مزگەوت و مسلمانانی تێدا بوو دوای فتح بوو فتحی مەککە بوو هیجرەت نەما بوو مەبەستی ئەوە بوو لە لادێوە دێم بۆ شار بەخوا ئەم بەهەشتم هەبێ هیچی ترم ناوێت لە دنیادا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەیحەک ئەی هاوار لە دەستۆ کاکە چی لێ بکەم إن شأنها شديد نەچی شتی وا نەکەی ماڵت مەگوازەوە لە لادێوە بۆی بۆ ئەم شاری مەدینەیە بۆ ئەم مزگەوتە بۆ ئەم کۆڕی بەهەشتە بەخوا إن شأنها شديد بەڕاستی غوربەت زۆر ناڕەحەتە بەخوا ماوەیەک لێرە لەوانەیە دڵت خۆش بێت دواتر بیری کەس و کار نیشتیمان زێدی خۆت ئیش و کارت ئێستا تۆ لەوەیە کۆمەڕە مەڵ و ماڵاتت بەیەکەوە ناو کار و کەسابەتێک هەیە لە شارە بێ ئیش کەوتی دوای ماڵ و منداڵ پارەی دەوێت نانی دەوێت ئیشی دەوێت وا لێدەی ئەگەر لە عیبادەتەکەش نامێنێ نابراکەم هەر لە شوێنی خۆت بمێنەوە هەر لە لادەکەی خۆت بمێنەوە فاعمل من وراء البحار وەکو ئیمامی ابن حجر عسقلاني فتح الباري دا فرمى من وراء البحار يعني لا دشتو درك دلي بحري كراوي ابو خوتو مالو منالو كارو كسابتد لو بمينوا ما هجرت مكبونا وشاري مدينه فإن الله لن يترك من عملك شيئا يعني لن ينقصك من عملك شيئا خواه هيج لأجر باداش كم ناكاتوا جاء پیغمبر صلى الله عليه وسلم فرموي تو لو دشتو درس شي دك الى حديثك فهل لك من ابل ديار لي برسي كاسبيت شي وتي حشترم هيا فرموي هل تؤدي صدقتها زكاة يعني ليدي خير وخيرات يعني ليدكي سودت هيب ومسلمانان للصدقات ولا الزكاة ولا خير ولا الشيء البخشين وتبالي أي پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرموي ده تواو
کاکە لە شوێنی خۆت لە لادێکەی خۆت بمێنەوە مەیە بۆ شاری مەدینە بۆ ئەم مزگەوتە خوا هیچ لە ئەجرەکەی تۆ کەم ناکاتەوە با لەو دوورەشەوە بی ئەوێ بۆ تۆ باشترە. ئەم حەدیسە پیرۆزەی بوخاری و موسلیم پێی وتین گرنگ نییە لەکوێ دەژی، گرنگ نییە لەگەڵ کێ دەژی، گرنگ ئێرەتە، ناو دڵت سیرکە، دڵت چی تێدایە، کردەوەکانت چین، ئایا گوڵی یان دڕکی. خۆ عەبدوڵای کوڕی سەلول و منافقەکانی مەدینە کە نوێژیان دەکرد ڕاستەوخۆ لە ڕیزی یەکەما لە دوای پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم نوێژیان دەکرد، بەڵام بەقەدەر سەرەدەرزیەک سوودی پێ نەگەیاندن ئەو نزیکیان لە پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو نوێژانەی ناو مزگەوتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم یەک سەرەدەرزی سوودی بەو دوو ڕوو منافقانی مەدینە نەگەیاند. بۆ چونکە دڵیان بۆ گەم بوو، کارەکانیان پیس بوو. بەڵام وەیسی قەڕەنی کە لە فەرموودەدا هاتووە لە ژیانیە بە چاوە ساغەکانی سەری پێغەمبەری خوای نەبینی صلی الله علیه وسلم، بەڵام پێغەمبەر ستایشی جوانی و ڕۆڵە باشەکانی دەکا. تۆ کە لە دەستمان چۆ بە خزمەتی ڕەسوول الله بگەین صلی الله علیه وسلم زەرەر نەکردووە، ئێستا وا بزانە لە مەدینە و لە خزمەتیایی دڵت پاککە، دڵت پڕکە لە خۆشەویستی خوا و ئەم ئیسلام و پێغەمبەرە صلی الله علیه وسلم. لە هەر شوێنێک بی گرنگ نییە، گرنگ ئەوەیە چی دەکەی و کار و کردە و دڵەکانت چۆنە. ئەی چ موژدەیەکی خۆش بوو ئەم فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ڕاستە دەوروبەر گرنگە، حامل المسك و نافخ الكيرة، بەخوا بۆنی خۆش لە شوێنێکا بێت تۆ دڵت خۆشە، بۆنی ژەنگ و ژار و ئاگر و دووکەڵیش بێ هەر بەلایە تێپەڕبی سەریەشەیەک و دووکەڵاوێک دەچێت بە مێشکتە. دەوروبەریش ئاوە یان عەتر فرۆشەکانن یان نافخ الكيرەکان و دووکەڵاویەکانن. ڕاستە گرنگە، بەڵام گەورەی تۆ لای خوا و لای خەڵک ئەوەیە تۆ گوڵبی لە ناو دڕکستاندا، هەر ئەوەیە هەر چوادەورە دڕک بێ تۆ گوڵیەتی خۆت بسەلمێنە. مەڵێ لە ئەوروپام زۆر بەڕێز دێتەوە بۆ لامە مامۆستا لە شارێکم لە ئەوروپا، لە ئەمریکا، لە شوێنێکی تری دنیا، لە شوێنێکا کار دەکەم، یەک کەس ناڵێ لا ئیلاهە ئیلا الله، یەک کەسی لێنێ یەک سوزدە بۆ خوا بەرێ. نازانم مامۆستا خەریکە منیش واز لە دینداری دێنم، تازە مادام کەوتویتەوەەوە و لە دەستت ترازا و ساڵاتی مسلمانانت بەجێهێشتۆ و ئیشەکەت لەوەیە تۆ هەوڵ بدە گوڵی ناو ئەو دڕکستانە بە، تۆ شانازی بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بکە صلی الله علیه وسلم، تۆ هەموو نوێژەکانی خۆت بکە. چەند خوشکمان هەیە پێمان دەڵێ ناتوانم دینداریەکەم بەسەر بەرم، حیجابەکەم بکەم لە زانکۆیەکدام. زۆرێک لەو زانکۆیانە هەن واللهی من چوومە ناویان کۆڵ و سیمینارمان هەبووە، بڕواتان هەبێ یەک باڵاپۆشی تێدا دەبینی، بەڵام تۆ گوڵی ناو ئەو کۆمەڵگایە، هەی ئافرین لەناو ئەو هەموو سفورەیە، لەناو ئەو هەموو ئەژنۆڕوتەیە یەک حیجابی کاملت کردووە، هەی دەستەکانت خۆش بێ، هەیە لە ناو لەسەر حیجابەکە شەو عەبایەکشی بەسەر خۆیان داوە، تۆ گوڵی ناو ئەو کۆمەڵگایە. مەترسە تۆ بە تەنهانی. هەیە دەڵێ بەڕاستی مامۆستا ئەم دائیرانەی حکومەت پڕن لە گەندەڵی، وەڵڵا برام وایە یەک گەندەڵستانێکە بەس خوا ئەماشی نەزانە بۆ خۆی بەڕێوە دەبە. واللهی مامۆستا نازام چی بکەم، ناگو بڕاشیر نەکەم، خوشکە باشەکەم، تۆ ئیشی خۆت ڕێک و پێک بکە، تۆ گوڵی ئەو دائیرە و ئەو شوعبە و پۆلەی خۆت بە، تۆ ئیشەکانی خۆت نەزی ساردت بکەنەوە. با گرنگی تۆ و گەورەی تۆ لەوەدا دەرکەوێت کە کارەکانت بۆ خوا و ئیخلاس و دڵسۆزیان پێوە دیارە بۆ ئەو میلەتە. بەڕێزت هاوار دەکەی مامۆستا بازاڕ پڕ بۆ لە غەش، واللهی هەرچی دەستی بۆ دەبێ وەکو دوو پشک پێێتەوە دا هەمووی غەشە، واللهی ڕاست دەکەی هەمووی دەستبڕینە، بەڵام گەورەی تۆ لای خوا و لای خەڵکەوەیە تۆ دەستبڕینە و بازاڕ مەبە، دەتۆ گوڵەکە بە. ئەی چەند خۆشە کاتێک کەسێ دەڵێ فڵان سیارەم لە فڵان شوێن کڕیوە، لە عقاراتی فڵان شوێن ئەو زەویەم کڕیوە، ئەو خانووەم کڕیوە، یەکسە خەڵک دەڵێ کورە بەرالەی مەترسە، وەڵڵا دەستیان نەبڕی و فڵان کەس سەری خۆتی پێ بسپێرە، لەناو ئەو هەموو بازاڕ ڕەغە شاشەیە تۆ گوڵبی، زەرەرت نەکردووە. ئایا خواپەرستی بە تەنیا دەکرێ؟ ئایا گوڵێک بم لەناو ئەو هەموو دڕکەیە؟ بەڵێ. تۆ قورئان دەخوێنیەوە، بەڕێزان سەردەمانێک بوو لەسەر ئەم گۆی زەویە، لەسەر ئەم هەسارەیە یەک کەسی خواپەرست نەبوو، ئیبراهیمی پێغەمبەر نەبێ سەلامی خوای لەسەر بێ، یەک کەس. توانی ئەلحەمدوللا تۆ هەر چوادەورێت بڕێ لە ئیماندار لە خواناس، بەخوا چاکەکارەکانیش زۆرن، خۆت بە تەنیا مەزانە، بەڵام ئیبراهیم بە تاقی تەنیا خواپەرستی دەکرد لەسەر زەویدا، یەک ئیمانداری تر لەسەر زەویدا نەبوو، بە تەنیاش مایەوە. بۆی ئیبراهیم ئەوەندە گەورەیە، ئومەتێکە سەر بەخۆ بە تایبەت، تۆش گوڵی ناو کۆمەڵگاکە بە، گوڵی ناو ئەو دڕکستانە بە. مەڵێ کۆڕ و سیمینارێک دەکرێ،
حەفلەیەک دەکرێت لە زانکۆدا لە فڵان شوێنە لە دایرەکەمە وەڵی نازانم نەچم ئەخر عیبە دەڵێن ئەم کابرایە ڕیجعیە ئەم کچە ڕیجعیە کۆنەپەرستە خۆی جا دەکاتەوە ناوەڵڵا کە شەرعی خوا نەهی لێ کرد با تۆ نەخۆشی دەرونی تەبێ با تۆ کۆنەپەرست بی بڵێ بە تاقی تەنیا نایەم تو هەموو ڕۆژ لە نوێنەکەژانەکانت دانوێژ دەکەی دەڵێ كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم أزاني إبراهيم كاتي أو هم خلق شون دشتكا ومراسمك بيديني وتي إني سقيم كاك نخوشم برا من نخوش يوم كسيري إيوي داماو بيدين دكم ظلم ديشي لظلم بويشانم بويو نخوشم بيان بلن نخوش بيان بلن درون نخوش بيان بلن دواكوتو قينا قبول ما فتولوا عنهم مدبرين وكل سورة الصافات آياتي هشتاون برو دعا باسي دكا بابا تنيا بمياني توا تو قولي ئەم حەفلە و ئاهەنگە با هەموو خەڵک ڕووی تێکات چونکە خوا نەهی لێ کردووە بە خوا نایکەم بە تەنیا وەکو ئیبراهیم دەمێنمەوە با خەڵک هەموو پشتم تێکا مشکلە نییە مەڵێ هاوسەرەکەم بێدونی خوا نەناسا وەڵی خوشکمان هەیە پێمان دەڵێ مامۆستا پیاوێکی ئەوەندە بێدینم هەیە خەریکە منیش واز لە نوێژەکانم دێنم وەڵی پیاوی بەڕێزی وەکو جەنابیشتان هەیە ئەهلی مزگەوتیش تووشی بۆ بە ژنێکی خوا نەناسەوە نازانێت چیان لەدەست بکە الله والله خەریکە واز لە دینداریەکەم دێنم نابەڕێزم تۆ قورئانت هەیە ئەم قورئانە هەموو ڕۆژە بیخوێنێەوە لە خزمەت یابی خوای پەروەردگار پێمان دەڵێ ئەی ئافرەتی بەڕێز مێردەکەت چەندە کافر و خوا نەناس بێ بە ئەندازەی فیرعون کافر نییە کافری ئەکبەر لەسەر زەویدا فیرعونە ئەیوت ئەنا ڕەبوکم الئەعلا بەڵام بەدزیەوە ژنەکەی ئیمانی هەنابوو ئاسیا خاتون هەل لەو سەر جێگایی کە ئەو هاواری دەکرد من خوای هەرە گەورەی هەموو میسریەکان و دنیام ئەیوت سبحان ربي الأعلى أو يقول أنا ربكم الأعلى أو لبالي هاوسري ويقول سبحان ربي الأعلى خوا برستي خوي دكرت ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين فخانتاهما ئەگە دەڵێ ژنەکەم بێدینە قەت ژنەکەی تۆ لە بێدینیدا ناگاتە پەنجەیەکی ژنەکەی نوح پێغەمبەر و لوط پێغەمبەر دوو پێغەمبەر لە لوتکەی پاکی و چاکی و بانگخوازی بۆ دینی خوادا نوح پێغەمبەر لوط پێغەمبەر خوای پەروەردگار لە سوورەتی ئەتەحریم ئاەتی دەدا دەفەرمێ خوا نمونە بۆ کافرەکان دێنێتەوە بە ژنەکەی نوح و ژنەکەی لوط كانتا تحت عبدين من عبادنا ئەوانە هاوسەری دوو بەندە لە بەندە چاکەکانی ئێمە بوون سبحان الله هەموو جار پێتان دەڵێم قورئانتان کە خوێندەوە وشە بە وشە سەیریکەن ئەگەر نەشی فەرموویە صالحین عبدين من عبادنا هل عبادة يعني صالح وخواناس أي بو الصالحين باسكر صالحين يعني أم دوانا حتى بلي بياوي تشاقبون بتوي مسلمان دڵێ ئەگە پیاوێکت بینی ژنەکەی خراپ و بێدین بوو مەڵێ بەخوا کاکە کەم تەرخەمی خۆشی تێدایە خوا صالحینی دانا لە ئاەتەکەدا نەچی بە گومانی دڵتا بێ بڵێ ڕەم بێ ئامۆژگاری باشی نەکرد بێ ئەوانە لە لوتکەی پایەبەرزی پێغەمبەراندا بوون هیدایەت هەر بەدەستی خوایە هادی بەس ئەڵڵایە چەم ئەم هەموو ساڵە ئامۆژگاریان کرد دایکی منداڵیان بۆ فەخانەتاهما بەڵام ئیمانیان پێ نەهێنان خیانەتیان بە عەقیدەکەیان کرد بەڵکو بە شێتیان دەزانین بەڵکو بە ناتەواویان دەزانی لە لای خەڵک دەنگوت نوح با بە شێت بووە کوڕە گوێی مەگ لێمەدن لوط میوانی بەڕێزی پاتەها دەچوو بە قەومەکە دەیگوت دووسێ گەنجی لێ وەرن فەسادیان کەن فەخانەتاهما خیانەتی عەقیدەیان لێکرد نەک خاوەنی خیانەتی ئەخلاق چونکە خێزانی پێغەمبەران کاملەن الحەمدولله خوا پاکی کردوون لە خیانەتی ئەخلاقی و داوێن بەڵام ئەم دوو پێغەمبەرە ساڵحە پایەبەرزە یەک ڕۆژێک ئەم ژنانە نەیانتوانی تەئسیل لە بانگەوازەکەیان بکەن نەیانتوانی تەئسیل لە خواپەرستیەکەیان بکەن بە پێچەوانەشە وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون إذ قالت رب ابني لي عندك في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين ئاسیا خاتوونی خێزانی فرعون گەورەترین کافر و زاڵم لەسەر زەویدا لە یەک ماڵا بە یەکەوە دەژیان ئەو هەموو ساڵە هاوسەری یەک بوون تووشی بوو بە تووشی ئەو خوانە ناسە زاڵمەوە خوای پەروەردگار دەفەرمێ تینی بۆ هات کاتێ فرعون زانی بەڕاستی ئاسیا موسڵمان بووە دەستی کرد بە ئەشکەنجەدانی دوعای کرد وتی ربي ابني لي عندك بيتا في الجنة يا ربي خوایە داوات لێ دەکەم ماڵێک خانوویەک کۆشکێکم لە لای خۆت لە بەهەشتا بۆ دروستکەی ئەمە هیوا و ئاواتمە خوشکی وا هەیە دەڵێ بەس لەم ماڵە ڕزگارم بێ بشتمە جەهەنەمەوە قەیناکە ئامان لە ژیان تاوان نەڵێ
پێش ئەوەی داوا بکەی خوا لەم خراپە ڕزگارت کە داوای باشە بکە بڵێ خوایە دەمەوێت شوێنێکی باشم بەنسیب بکەی عندك أمجى في الجنة. إمام ابن كثير لتفسير كذا فرمي الجار قبل الدار، اختار الجار قبل الدار. بيش أوي مال بكرة جيرانك هالبجار خوايا بويا بهشتم بيا خوشك لا يتخوت وبم نرنزيك تو كوشكي بهشتم دوا همو بارودوخك يسام ملتانك يزور لدنيا دا لدى الظالمان دنالينن أبي بلي خوايا بارودۆخێکم بێنە بۆ بێنە پێشەوە کە دینەکەی تۆ پێی ڕازی بێ نەڵێ بەس لەدەست ئەم حکومەتە ڕزگارمان بێت چی دەبێ با بێ وڵات جاری وایە بەرەوە خراپتر دەڕۆی سەد خۆزگەت بە جارانکە ئەبێ بڵێ یا ڕەبی خوایە بارودۆخێک بێتە پێشەوە کە دینەکەی تۆی تێدا حاکم بێ کە تۆی پێ ڕازی بی منی تێدا بحەسێمەوە ئەوە داوای کرد لەخوا خوایە بەهەشتم بدەیتێ لە لای خۆت ماڵێکم بۆ دروستکەی نەجینی من فیرعەون وعەمەلیه سبحان الله لە وردی قورئان نەیوت هەر لەدەست فیرعەون یان هەرکردەوەکانی هەردووچیان یعنی هەیە ئێستا کافر هەیە لەم سەرزەویەدا لەم کوردستانی خۆماندا ژنی خەڵکێکی دەسەڵاتدار هەیە ئەڵێ مێردەکەم تا بڵێ کافرە ڕۆژە نەمبینیەوە شایەتمان بێنێ بەس زۆر ڕێزم لێ دەگرێ من ئەوانم بینیون لە ڕێی بەرپرسانەوە ژن هەیە ئەڵێ ڕەمەزان کە بە ڕۆژوو دەبم مێردەکەم لە ماڵەوە ناخواتەوە نانی بەیانی و نیوەڕۆ لە ماڵەوە ناخوا لەبەر حرمەتی من ئەڵێم دەچم بۆ عمرە لە ئەو پارە ئەڵێم دەچم بۆ حەج بەسەر چاو نوێژی خۆت بکە حیجابی خۆت بکە ئەمە خۆی کافرە بەڵام هەر باشە بەرامبەرەکەی ئازار نادا فیرعەون نەک هەر خۆی کافر بوو بڕوای بە ئازادی هیچ کەسێکیش نەبوو ئەیگوون من چۆن بیر بکەمەوە دەبێت تۆ لەسەر منهەجی من بیر بکەیتەوە تۆ چۆن دەبێ بڵێ سبحان ربی الأعلى سبحان ربي العظيم بەژنەکەی دەگوت ئەوە مافی ئەوە نییە قسەش بەدەم تابێ بەدڵی خۆت وعەمەلی خوایە فیرعەون خۆی پیسە کردەوەکانیشی پیسن سبحان الله لنا هم كوشكا دوستيكي نبو ونجيني من القوم الظالمين يا ربي خويا رزقانم كي لداز هم ظالم مستمكاريك لم كوشكا دا كوبوتا ولا دور ما لكوشكام بلام لجهنم خويا بمجيني ببهشتك خود امامي آلوسي رحمة الله بلا تفسيري اما اتداد فرمي انسان كتيند بوهات پناب و خوشتن مبا پناب و نارزای و ناشکری مبا داواب قبل خويا رزقارم كي بلام رزقارم كي بو بارودوخي كي باشتر لما ناڵی بچمە جەهەنەمی شەرقەی ناکە بڵێ نەخوایە لە لای خۆت دەرگای فەرەحی خۆتم لێ بکەیتەوە ئەوە هانا بوو خوا بەرە خوا بە هەنایەوە هات و وێنەی بەهەشتەکەی نیشاندا پێش ڕوع دەرچوونی ئەم ئاەتانە پێمان دەڵێن یەکەم دەرس مەڵێک گوڵ لە ناو دڕکا هەڵ ناکەوێت ناوەڵڵا لە ماڵی فیرعەونە ئاسیا هەڵکەوت لە ناو ئەو دوو ژنە خراپەدا دوو پێغەمبەری خوا هاوسەریان بوون نەتبینیوە گوڵە باخ لەسەر دڕک دەڕوێ کام گوڵە باخی زۆر ئەسڵە ژێرەوەی هەر هەموو قەدەکەی دڕکە گوڵ لە ناو دڕکا دەردەکەوێتەوە گوڵی ناو دڕکستان بە دووەمیان بەهۆی خراپەی نزیکترین کەسەوە تانە لە گوڵ مەدە ئیبراهیم باوکی یان وەکت لە تەفسیر ئاڵێ مامی بتتاش و بتپەرست نەبوو رسول الله صلى الله عليه وسلم روحمان بقرباني بيه أبو لهب مامي بو لقرآن أعظم كراو ناوي هاتو بخرابا عكرمة كري أبو جهل نبو نڵێ زۆر کەسەیە لە وڵاتی ئێمەدا لەم کوردستانەدا بەڕێزان ئەم خوتبانەتان بۆ دەخوێنەوە لە خزمەت ئەم قورئان و حەدیسەدا دەرسی ژیانی لێ وەرگرین وەڵڵاهی کچی وا هەیە خەڵک ئامادە نێ بیخوازدێ ئەڵێ کاکە کچی فڵان کەسە قەت کوڕ و کچەکانتان مەسووتێنن بە خراپەی دایک و باوکەوە مادام خۆی گوڵە گوڵیەتی خۆی سەلماندووە لەو ناو ماڵە دڕکەدا دایکی سافیرەیە باوکی نوێژنەکەرە عەشیرەتی فڵان کەسە هیوا هەیە دڵێ کاکە دەڤەری فڵان شوێن بەخوا خەڵکەکەی زۆر شەڕانی و خراپن هەر ئەو عەشیرەتە بە خەڵک نایەن ئاخر ئەم گوڵە وانییە ئەم گوڵە لەناو ئەو دڵکستانەدا هەڵکەوتووە توخوا بە ئاگری ئەو مەیسووتێنە حیسابی تایبەتی خۆی بۆ بکە ئەمە قورئانەکەی فێرمان دەکا سێمیان زۆر ڕێز لەو کەسانە بگرن لە ناو دڕکا گوڵیەتی خۆیان دەسەلمێنن توخوا مەڵێ نا ئەوەش هەر کوڕی فڵان کەسە ئەوەش هەر کچی فڵان کەسە بڵێ دەستەکانت خۆش بێت دایکێکی سفور و کچێکی حیجاب گوڵێکی مزگەوت و باوکێکی عارەخۆر و خەڵکی نادی و شەلاتخانە ئەی ئافرین مەڵێ نا ئەوەش هەر کوڕی فڵان کەسە بە چاوی نامۆ سەیری نەکەی ئەو پەڕی ڕێز لەو گوڵانە بگرن کە گوڵیەتی خۆیان و بۆن خۆشی خۆیان سەلماندووە ماشکەنەوە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئەوەندە خۆشەویست و بەڕێزن لە لامان لە ناو دڕکستانی کوفر و شرک و ئیلحادا گوڵیەتی خۆیان سەلماند ئەو کەسانی لە دینەکانی ترەوە دێنە ناو باوەشی بە ئیسلامدا دەکەن ئەبێ بیان خەینە سەر و سەر چاومان کابرا وڵا فڵان کەس بنە جووە فڵان کەس بنە گاورە بڵێ تۆ گوڵی ناو کۆمەڵگایی
لەو دڕکانەدا گوڵیەتی خۆت سەلمان ئەو کەسانی مولحید بوون گەڕاونەوە بوونە خواپەرست کابرا ڤیدیۆی بڵاو دەکرێتەوە نوێژ دەکات کۆرە بابە نوێژی وا چێ وەڵا هەزار نوێژکەی خوالێت خۆش نابێ بڵێ هەی دەستت خۆش بێ دوای ئەو هەموو ساڵە لە بێدینی ئێستا خۆت پاکردەوە بە تەوبە بەڕێزان دڕک بە تەوبە دەبێتە گوڵ هەموو موتوربەی دنیا دەکەن گوڵێکی دڕکاوی ناکەن بە گوڵێ دڕکاوێک ناکەن بە گوڵێک بەڵام بە تەوبە چەندە دڕکی ناو کۆمەڵگابی بە یەک تەوبەی نەسوح و یەک چوونە سەر بە ماڵ و سەزدا خوای گەورە تۆ دەکا بە گوڵێکی پاک و بۆن خۆش یا ڕەبی خوای گەورە سیفاتی گوڵمان تیا خەڵقەکەی یا ڕەبی خوایە گوڵی بۆن خۆشی ناو کۆمەڵگابین یا ڕەبی خوایە لە سیفەتی دڕک و ئازار بەخشی بمان بگری بە دوورمانکەی یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ئەڵڵاه لەم ژیانەدا بە گوڵی بژین بە گوڵی بمرین گوڵستانەکانی بەهەش خوایە جێگامان بێ یا ڕەبی خوایە ئەوانەی دڕکی ناو ئەو کۆمەڵگایانی یا ڕەبی خوایە هیدایەتیان بدەی یا ڕەبی خوایە هیدایەتی هەموو خراپ و لار و لەوێرەکان بدەی یا ئەڵڵاه ئێوە کەسەی شیفا تەنها بەدەستی تۆیە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری یا ڕەبی خوایە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری یا ڕەبی خوایە شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان بنێری یا ئەرحەم الراحیمین ئەوانەی مەزلومن خوایە حەقیان بکەی ئەوانەی گرفتارن لە دەستی زاڵمان خوایە ڕزگاریان کەی رحم بحالي هم ولا يكمام كي عاقبة ما خير كي آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.